سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی سفوریەک ژیری ژیرتان لەگەڵە خزمەتان دەکەم بە کۆمەڵ هەواڵێکی زۆر سەرنجڕاکێش لەوانەیە بتوانم بڵێم ئەو بەرنمەیە بە قۆترین و باشترین بەرنامەی سفوریەک ژیری تاوەکو ئێستا کردیتم لەبەرەوەی زۆر هەواڵی تێدایە بۆیە تا کۆتایی بینەر بن و $10 دەبەخشینە ئێوەی خۆشەویست هەموو هەفتان ئەو هەفتەیەش براوەیەکمان هەیە لە کۆتایی بەرنامە ناوی ئاشرا دەکەین و ئێوەش چانسی بردنەوەی $10 هە بەردەوامە هەموو هەفتان $10 دەبەخشین تاکە ڕێگەش بۆ بردنەوەی $10 تکا دەکەم سبسکرایب دابگرە لایکی ئەو ڤیدیۆ لەبیر مەکە وەر کۆمنتێکی بنووسە هەر کەسەکە و سێ بکە من هەفتەی داهاتوو ناوی ئاشرا دەکەم چەناڵێکی دیکەش $10 دەبەخشێتە ئێوە ئەویش چەناڵی کورد فۆکسە دەتوانم بۆ خۆتان بە خۆڕایی $10 دیکەش قازانج بکەن لینکی ئەو چەناڵم لە دیسکریپشن داناوە سەردانی ڤیدیۆیەکەی بکە سبسکرایبی چەناڵەکەی بکە لایکی ڤیدیۆیەکە بکە لە کۆمنتیش بنووسە لەلایەن ژیرەوە هاتوون دەبنە خاوەنی $10 هەفتەی ڕابردوو تۆزێک لە ستایلی بەرنامەکەم گۆڕی گوتم بزانم ریاکشنتان چۆن دەبی کاردانەوەی خەڵکی چۆن دەبی حەزم دەکرد تۆزێک جیاوازمی زۆربەتان بەدڵتان بوو سوپاستان دەکەم بەڵام هەندێکشتان وت ژیر دەبی خۆشت دەرسیەوە بۆیە نامێت دڵی کەس بشتێنم بۆیە گوتم زاری لە ستایل لە بەردەوام دەبین تاوەکو دەگاتە کاتی ئەوەی کە تاوەڵ دەمچویم بێزار دەبن ژیری وەسە وازمان دەبینە هەرچەندە ئێستا ئەکتیڤی چەناڵەکەمان لە خراپترین کاتی خۆی دەیە لەبەرەوەی و باسی هەندێک بابەتی گرنگ دەکەم بەڵام کێشەنیە نۆ پرابلم میم خزمەتکردنە میم خزمەتی ئێوە بکەم سپاسی هەر هەمووتان دەکەم ئەو کەسانی کە هاتنە سینەما و بێکەوە سەیری فیلمی سفرنەوەمان کرد من خوێندنەوە بۆ فیلمەکە کردووە ڕاستە فیلمەکەم زۆر بەدڵ نەبوو و هۆکاری بەدڵ نەبوونەکەشم چیە لە دیسکریپشن دایدێنێم ڤیدیۆش جوانە بۆ دروستکرێت تکا دەکەم بڕۆ پشتگیری بکەیت چونکە ستا هەفتی ئێوەشتە بەشەتان نەکردیە لە 100,000 کەسی چناڵی ئێستا وەزعی زۆر باش نییە بەڵام هەوڵ دەدەین تۆزێک زیندی بکەینەوە وەڵی مەبەستەکەی تەنیا ئەوەیە ستایلی جیاواز بینمەوە بۆ خزمەتتان بکەم ڕاستەکەی هەموو یوتیوبی کوردی ئێستا بوویتە یەک نەوع بابەت نامەوێت هەموو یوتیوبی کوردی بتە یەک نەوع بابەت بەڕاستی هەوڵیشتی جیاواز دەم بەڵام ئیدی هەر کەسێک سێزارتەم شای ڤیدیۆی من نەکە ڤیدیۆ چارەمی لە بۆ ناچین نۆتیفیکیشنی چەناڵمان هەرڕاوەستەیە زۆربەتان دەڵێن نۆتیفیکیشنمان لە بۆ نە هەندێک لەوەی چەندێک لە بۆنە چەناڵ وەزی باش نییە مانایەوەی نییە کە ژیری لە کارکردن دەوەستی بێگومان خۆشم کەم تەرخەم بووم هەندێک کات بەڵام تۆزێ مەشغوڵ بووم بەڕاستی هەندێک شت دەژیان ڕوویدایە کەوا نامێ باس بکەم بەڵام هەندێک شتە ڕوویدا کەوا تۆزێک کاریگەری هەبوو لەسەر چەناڵەکەم بەڵام ئەکید من لەوەی بێکەوە بەرز دەکەینەوە چکە چەناڵی هەموو ژیرەکانە بارەز بە هەواڵەکانی ئەوڕۆ بکەین گەورەترین هەواڵی ڕۆشن بێگومان دەبی باسی دواخرانی گادۆڤاری بکەم زۆربەتەن دەڵێن ژیر ثەمنێڵە اوكي بس جمله بقرا هو تقريبا فرميه جيسون شراير تاك روجنامه نوسي قوري بواري فيديو جيم بيكمان روجنامه نستكاني بلام اول هميان بنا بانكترا جيسون شراير بفرمي لي تويتري خوي وتي يعني جاد اوف راجناروك بفرمي دواخريا تندين مانجا بلام صوين تاوك وستا شاينا كديا اگر بيتو بيشتري دنگوبو بلام اگر بيتو جيسون شراير او كابريا قصيبك بيغبان من لوي هاو ريقسك الراستيه صد فرميه لبرتو قصيدكم جيسون شراير او كسبك قوتي دايز جون دو برهمنا جيسون شراير او كسبو كاتي خوي Red Dead Redemption 2 یاشکرا کرد کات خۆی GTA 5 یاشکرا کرد ئاگای لە سەر و بنی هەموو یاریەکانە ئاگای لە هەموو هەواڵەکانە وەتەنها من واشی دەبینم کۆمپانیای سۆنی یاخود پلیستیشن خۆیان بە جیسون شرایریان وتیە تۆ هەواڵەکە بڵاوکەوە تاواکو خەڵک چۆن دەڵێ ها یەکە شۆک نەبن جارێ بزانن کە یاریەکە دوادەخرێ کاتە کە سۆین دەڵێ دوادەخرێ خەڵک زۆر شۆک نابی واتە نایە نێگەتیڤەکە هەموو لە بە سۆنی وتیە بێگومان God of War Ragnarok باسی دوای ڕووداوەکانی God of War دەکاتن ئەوە هەمومان دەزانین و زۆرینەشمان پێشبینی ئەوەی دەکەین کەوا ثۆر و ئۆدنی ببینین بەڵام کێشەی ئەو یاری ئەوەیەکەوە کێشەی نییە بێگومانیە کە بەڵام جێگەی داخە ئەوەیە سۆنی تاوەکو ئێستا تەنیا یەک تیزەریدانە تەنیا لۆگۆیشتانە هەرچەندە هاوڕیان لەوەی ئەکید بن ئەو ساڵ ترێلەری یاریەکە دەبینین من پێم وایە مانجی 6 یاخود مانجی 7 لە ستایلێکی هاوشێوەی State of Play ترێلەرێکی God of War Ragnarok دەبینین یاخودانە شۆکیسێکی بکەن بەڵام سۆنی بەشداری E3 ناکە ئەکید بن لەوەی God of War ئەو ساڵ نایە ئەستەمە ئەو ساڵ بێ جیسون شرایر مادام دووپاتی کردەوە ئەو کابرای دووپاتی کردەوە لە تویتەری کاتە خلاص God of War دەستی لێ بشۆ ساڵ پێم ناخۆشە حەزم دەکەم ئەو ساڵیکەم لەبەرەوەی کۆتایی ئەو ساڵ یاری زۆر گەورە نایە جگە لە هەیڵۆی کە هەیڵۆ یاریی گەورەیە لە بۆ ئەکسبۆکسی بەڵام لەسەر پلیستیشنی تەنیا هۆرایزن دێ بەڵام لە بۆ مانجی 11 هیچ یاریەک نایە دەبی چاوەڕوانی ساڵی داهاتوو بکەین دەمێ بۆ چونی ئەوە وەرگرم حەز دەکەن God of War Ragnarok ئەو ساڵ بێ خو ساڵەکە بێت کا دەکەم لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن هاوڕیان لە کۆتاییدا لەو دەستکەی کەوا ڕەنجی سپیا کەم هەمبووتە چرک ئەچەند زۆر لێکوانە دیار نیە بەڵام هەمبووتە چرک و تازان دەست نەخۆری دەردێنم چ گەمەی دەکەم چیە زۆر پیس بۆ دەستی پلیستیشن 5ەکەم لەبەرەوەی سپیە ئەو زۆر خەڵک کێشەی لەگەڵ ڕەنگی هەیە تەنانەت کۆنسۆڵەکەشم زۆر پیس بووە بەڵام سۆنی بە شێوەیەکی فەرمی ئاشکرای کردکەوە دوو ڕەنجی نوێ لە بۆ کۆنترۆلەرەکەی یاخود دوال سنسە ناوی لە بۆ پلیستیشن 5 دێ یەکەچیان ڕەنجی میدنایت بلاکە و یەکەچیان ناوی کۆزمێری ڕێدەست چی لە بابەتەیە هەردوو ڕەنگەکە ڕەنجی سوور و ڕەشن بەڵام لۆچە ئەو ناوە سەیرانیان هەیە لە زیاتی بلاک و ڕێدی لەبەرەوەی سۆنی دەڵێ ئەو ڕەنگانیان لە
گەلە ئەستێری وەرگرت یاخۆ لە گەلاکسی وەرگرتیە ڕەنگەکانیان لە بۆشایی ئاسمانە زۆر ڕەنگانە هەیە ناوەچی مارکتینگە ڕێکلامکرد ناگەن هەر ڕەش سۆرە بەڵام ڕەشەکە میدنایت بلاکە تۆزێک بە ماتی دەچی سوورەکەشی سوورێکی کاڵە جەرجی تقریبا لە بۆ جەرجی دەڕوە نەک سوورێکی زەق کە پێم خۆشە من وەک خۆم چاڕوانی ڕەشەکەی دەکەم بگاتە بازار بێگومان یەکسەسم دەیکڕن بەرەوەی پێویستم بەدەست کەچکەیە لە بەرەوەی دەمێت لەگەڵ خێزانەکەم پێکەوە لەگەڵ هاوژنێکی خۆم پێکەوە یاری بکەین بە یاری پلی پێنجی بکەم چکە نامێت دەستکەش سپی بکڕم چاڕوان ڕەنگە ڕەشەکە بێ ڕەنگە ڕەشەکە لەو خۆم پێکەش بۆ خێزانم کە زانم بەهۆی بەمەی کەپ دەکە بەڵام ئەو وەزعیمە یەکێک لە گەورەترین هەواڵەکانی ڕۆژمان باسی ئەوی بکەن سۆنی بە شێوەیەکی فەرمی ڕاگەیان زیاتر لە 25 یاری تایبەت و نوێ لە بەرەمێنانە هاوڕێیان 25 یاری ئەکسکلوسیڤ واتە 25 یاری وەکو گادۆڤار و هۆرایزن و سپایدەرمان و ئەوانە لەژێر کارکردنە 25 یاری گەلەگەلە زۆرە لە بۆ پلەیستێشن 5 لە بەرەمێنانە بێگومان هەموو یاریەکانە لایەن سۆنی خۆیەوە بەرهەم نایە هەموو یاریەکان لایەن پلەیستێشن و دروست ناکرێت زۆربەیان لەوانێن تایم بڵێن نیوەیان سەکەند پارتی و ثێرد پارتی واتە لەلایەن کۆمپانیا دیکە دروست دەکرێن بەڵام بە تایبەتی لە بۆ پلەیستێشن لەسەر پیسی و ئەکسبۆکسی بڵاو ناکرێتەوە کە پێم ناخۆشە بەڵام ئیدی بزنسەکە لەو شێوازەیە ئەو یاریانە سنە بێگومان زارە هیچ دەسە نازانین تەنیا ئەوی زان کێچێت لە بەرپرسەکانی ناو تیمی پلەیستێشن لە مقابلەیەک ڕاگەیاندکەوە زیاتر لە 25 یاری تایبەت و نوێ واتە زۆر هەر هەمیان تایبەتن و هەند دەرێ زۆرینە ئەو 25 یاریش یاری نوێنە واتە تازە دروست IP نوێ واتە تازە دروست دەکرێت بەشی دیکەی یاریەکانی دیکە نییە ڕاستە بەشی دیکەی تێدا ئەکید بن لەوەی سپایدەرمانی نوێ لە بەرەمێنانە لە پاش گادۆڤاری ئەکید بن لەوەی گادۆڤارەی دیکەش لە بەرەمێنان چکە هاوڕێمە کووتم لە هەفتەکان ڕابردوو ئەو گادۆڤارە سێ بەشە بەشی یەکەم تەنیا ناوی گادۆڤار بوو بەشی دوم تەنیا بەشی دووەم بە ناوی ڕاگنەڕۆکە بەشی سێم لەوانەیە کۆتایی ئەو تریلۆجیە بی ئەو چیرۆکەی بیکەن کریتۆس لە نۆرت مەثۆلۆژیە اینجا دەستە یابان دەستە کۆریایی دەستە مصر دەستە هەر شوێنێک ئەوە دەگۆڕدرێت واتە یاری نوێ لەژێر بەرەمێنانە 25 دانە یاری ئەوەش لەو کاتە دێتن کەوا لە تەنافتەی ڕابردوو خەڵکەکی زۆر ڕەخنێ لە سۆنی دەگرتکەوە گرنگجی بە یاری تایبەتی نوێ نادا بۆ منە دایانوت کە سۆنی بیرۆکەی نوێ تاقی ناکاتەوە یاخود تەنیا بەشی دووەم و سێمی هەندێک یاری دروست دەکات وەکو گادۆڤار و لاستەفەسی بەڵام گرنگجێکی وەکو بە یاری دەیزگۆن نادا بەڵام سۆنی یەکسەر ئەو وەڵامدانەوەکەی چ بوو یاری ڕتێرناڵی بڵاو کردەوە کە چەند نرخی $70 بوو خەریکی ڕیڤیومە لەبۆی ئاگاداری ڤیدیۆش بن یاری ڕتێرناڵی بڵاو کردەوە کە یاریش تەواو نوێیە یاریەکە کە سۆنی تۆز چۆن دەڵێ ئۆکێ تەماشا ئەو یاریان بڵاو کردەوە تەواو نوێیە لەوانەیە هەموو خەڵک نەیکڕی بەڵام بەلامانەوە گرینیە دەمانەوێت یاریش تاو زیاوە تاقیکەینەوە بەڵی هەموو خەڵکی نەبی لەوانەیە و دەیزگۆن دوو ڕاجیرا بەڵام ئەگە بێت و 25 یاری نوێ لە بەرەمێنانبی باوەڕ ناکەم گەیمەرانی پلەیستێشنی ئەوەندە ئاشکی دەیزگۆنی بن بە شێوەیەکی گشتیم بڵێ ئیلا دەیزگۆن دوومان دەوێت بێگومان گەیمەرێکی زۆر دەیانەوێت بەشی دووەم یەک لەو کەسانە ئەمنم ئەم بەخۆم حەز دەکەم دەیزگۆن دوی ببینم بەڵام بێگومان قسەی من قسەی تو قسەی چەند کەسێکی ناخوا ئەوانە دەیانەوێت بەگشتی لە بۆ هەموو دنیا بڵاوی کەنەوە دڵخۆشی یاخود دەمێ پرسیارەکەم ئەوە بیتن ئایا حەز دەکەیت چی یارێکی پلەیستێشن بڵاو بکرێتەوە چی یارێکی پلەیستێشن تاوەکەستا نەت کردی یاخۆ ستایلە گیان بەشی دۆمی یارێکی لە کۆمنت بۆ سونی خۆدان تکایە بنووسن هەپی بێردەی لە بۆ ئەکسبۆکسی ڕۆژی دایکبوون ئەکسبۆکسی پیرۆز بی هاوڕێیانی خۆشەویستم ئەکسبۆکس ئەوڕە تەمەنی بە فەرمی بوویتە 20 ساڵ واتە لە ساڵ 2001 بڵاو کرایەوە کاتێککە بیل گەیتس بە فەرمی لەلایەن کۆمپانیا مایکرۆسۆفتەوە تیمی ئەکسبۆکسی یاشکرا کرد یەکەم کۆنسۆڵی یاری ئەکسبۆکسی بڵاو کردەوە 20 ساڵ ژمارەیەکی زۆرە بەڕاستی ئەکسبۆکس لەو کاتی کە بڵاو کردو تاوەکەستا خزمەتێکی گەورەی گەیمەران دەکات لە هەموو جیهان پێم وایە لە زۆر ڕۆوە لە پلەیستێشن باشتر بووە بۆ من لە ڕووی خزمەتگوزاری گەیم پاسەوە زۆر لە پلەیستێشنی باشتر بووە ئەچەندە گەیم پاس ئەسە زەرەر دەڕوە مایکرۆسۆفت دەڵێ ئەمە قازانجی گەورە لە گەیم پاسی ناکەین قازانجی گەورە لە بڵاوکردنەوەی کۆنسۆڵ ناکەین تەنیا و تەنیا قازانجەکەی وان لە فرۆشتنی یاریەکانە و قازانجەکی کەمیان کەمیان بەگشتی ئەکسبۆکس دەست دەکەی وەکو مایکرۆسۆفت ئەکسبۆکس وەکو پلاتفۆرمێکی گشتی پێگوان دەبێت قازانجی دەستکەوی ئەگەر ناچۆن ئەو براندە تاوەکوێستە بەردەوامە نازم پێم سەیرە ئەگەر ئاگاتان دەبی کۆمپانیای ئەپڵ و ئەپک گەیمز لە دادگانە بەرامبەری دژبەیەک تاوەکو فۆرتنایت بێتەوە ناو iOS یاخود نێتەوە ستیم پارەداین ناو فۆرتنایتی چۆن بی لەسەر iOS ئەپک گەیمز هەڵسایە کۆمپانیای مایکرۆسۆفتی کردە شاهد لە سەخۆی تاوەکو یارمەتی بدا لە دژی ئەپڵی مایکرۆسۆفتی زەماتی مایکرۆسۆفت قسەیەکی زۆر جوانیان ئاین زۆر سەیریان لە ناو دادگا کردیەکەوە لە ئۆنلاین بڵاوکرێتەوە قسەکەشیانەوەیە کەەوە فرۆشی کۆنسۆڵ هەتاوەکو سەیز قازانجی لە بۆ ئەکسبۆکس بەدەستنی هەیە فرۆشی تەنانەت دەڵێ فرۆشی گەیم پاسیش لەسەر زەرەر دەڕوە واتە پێکمان من زۆر بیرم دەکردم گۆ لەوانەیە گەیم پاس لەسەر زەرەر بۆ لە مایکرۆسۆفتی بەڵام مایکرۆسۆفت دەیەوێت ژمارەی گەیم پاسی بەکارهێنانی گەیم پاس ئەوەندە زۆر بکە لە داهاتووەکی دوور قازانجی زیاتری دەستکەویتن مەسەلەن ئێستا لەوانەیە 23 میلیۆن کەس سابسکرایب گەیم پاسی کردی کە مانگانە دەکات تقریبا 230 میلیۆن دلار لەوانەیە مایکرۆسۆفت ئەو پارەی خۆشی بخاتە سەری بداتە کۆمپانیەکان تاوەکو یاریەکان سەر گەیم پاسی بەردەست بخات بەڵام کاتێک کە ژمارەکە دەگاتە 50 میلیۆن و 100 میلیۆن سابسکرایبەری گەیم پاسی ئەو کاتی مایکرۆسۆفت قازانجە گەورەکە دەکات کە مانگانە
ملیارێک دلار ملیارێک و 500 میلیۆن دلار ئەو کاتی پارە زەخمەکە کۆ دەکاتەوە تا مایکرۆسۆفت لێ مایکرۆسۆفتم خۆش دەوێت یاخود مایکرۆسۆفت زۆر خۆش نایە ئەو بەڵکو ببورن ئەکسبۆکسم خۆش دەوێت لەبەرەوەیە کەوا تۆزە دوور سەیر شتەکان دەکەن تەماشای مستەقبەل دەکەن بێگومان مستەقبەلی ئەکسبۆکسی یەکجار پەیوەستە بە گەیم پاسی تاوەکو ئێستا هەرچەندە زۆر پرۆژە هەبوو مایکرۆسۆفت مەسەلەن وەکو ویندۆز فۆن و ئەوانە پرۆژەی نوێی هەبووە کەچی سەرکەوتونە بۆ لە ناوی بردیە ئەکسبۆکس تاوەکو ئێستا مایە چکە جگە لە ویندۆزی مایکرۆسۆفت زۆربەی پرۆژەکانی خۆی داخستیە مۆبایل دروست کرد لایدا لاپتۆپی باشی دروست کرد تقریبا سەگرنجی پێ نادا زۆر بەرهەمی ناوماڵی هەوو مایکرۆسۆفت هەمووی لات تەنیا ئەکسبۆکس مایە ئەکسبۆکس ئۆکاری مانەوەشی ئەکسبۆکسی بێگومان بۆ گەیمەران دەگەڕێتەوە کە پژیرێکی بەردەوامی و کۆنسۆڵ و پلتفۆرمە دەکات ڕۆژی لەدایکبوونی ئەکسبۆکسی پیرۆز دەکەم لە هەموو گەیمەرانی کوردستان ئەوانە ئەکسبۆکسیان هەیە یاخود بەتەمانی ئەکسبۆکسە چوشی من بکڕن کە پارەنی بچم بفڕم پارە هەبیست نەکڕم حەقسەکردن لەسەر ئەکسبۆکسی جەماعەتی ئەکسبۆکسی خەبەرێکی زۆر خۆشتان پێ بڵێم ئەویش ئەوەیەکەوە بەڕێوەبەری هەموو ستودیۆکانی ئەکسبۆکسی واتە ئەکسبۆکس گەیم ستودیۆز ئەوان هەموو ستودیۆکانی ئەکسبۆکسی لە بەردەستە بە بەفێزداشەوە لە مقابلەیەک ڕایگەیاندکەوە ئێستا حالیان ئەکسبۆکس خەریکی بەرهەمهێنانی چەندین یاری جیاوازە ئەوەکو وەڵامدانەوەی سۆنی کوگوتێن 25 گەمەم هەیە 25 گەمە نوێم هەیە کێشتا ئاشکرام نەکرێت مایکرۆسۆفت دەڵێ ئەمەش بەدەیان یاری نوێمان هێشتا ئاشکرامان نەکردیان و فاڵاوتی نوێژ لە بەرهەمهێنان لەلایەن بەفێزدای کە دەمانزانی بەڵام قسەیەکی زۆر سەیری کرد وتی یاریەکمان لە بەرهەمهێنانە کە مێشتی خەڵکی دەتەقێنتەوە blow your minds ئایا دەبیت چی یاریەک بی جەماعەتی ئەکسبۆکس بڵاوی کەنەوە مێشتی گەیمەران بتەختەوە یاخود لەدەستی بدەن ئایا یاریە چیە ناوی چیە نازانم بەڵام من پێم وایە یاریێکی دەبی third person بی لەبەرەوەی تەنیا third person ئێستا دەبی لە بازار دەفرۆشرێ دەبی تاقەکاریش بی وە چیرۆکەکی نازداریشی هەبی یاخود گرافیکەکی زۆر ڕاقی هەبی مایکرۆسۆفت وا بەو شێوازە شانازی پێ بکات پێتان وایە چی یاریەکە یاخودت ستایلەکە مایکرۆسۆفت ئەوەندا شانازی پێوە دەکات کە دەڵێ مێشتی خەڵکی دەتەقێنتەوە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن بەسەری ئیبێمۆسە سۆنی لە هەفتەی ڕابردوو چەندین شت بڵاوکرا لەسەر بێگومان ئەو شەڕ گەورەی لە نێوان یاخود گەورەترین هەواڵی تەکنۆلۆژی ئەو ڕۆژ یاخود هەموو بەردەوام لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ئەپێک گەیمسە بەرامبەر کۆمپانیای ئەپڵ لەو جارام تیمی ئەپێک گەیمس هەڵسان کۆمپانیای سۆنیشان هێنا ناو دادگای تاوەکو شاهدیان لەبۆ بدە کەوا بزنسی کارکردنی ڤیدیۆ یاریەکان چۆنە لێک لە فایلەکان کە دزەی پێکرا لە ئۆنلاین واتە فەرمیەوە دەڵێ ئەپێک گەیم زیاتر لە 200 میلیۆن دلاری دایتە کۆمپانیای سۆنی تاوەکو 4 بۆ 6 یاری پلیستیشنی یاخود پلیستیشن 4 بێتە ناو ئەپێک گەیم سۆر واتە بێتە سەر پیسی بەڵام سۆنی وەڵامی نەدایتەوە یاخود ڕازی نەبووە چکە دەبین کە ڕازی نەبووە هەرچەندە سۆنی ئێستا تقریبان سەبروا گەیمەکان دێتە ناو پیسی بەڵام سۆنی تەنیا نایتە ناو ئەپێک گەیمسی بەڵکو دێتە ناو ستیمیش لە ناو ئەپێک گەیمسی واتە چەندی شوێن بڵاوی دەکاتەوە تەنیا نەک ناو یەک لانچەر یاخود ناو یەک ماڵپەڕ جا ئەوە جێگەی سەرنجە لەبەرەوەی 200 میلیۆن دلار لە بۆ پلیستیشنی زۆر کەمە ئەگەر توێت 4 یاری تاوەک 5 یاری گەوری پلیستیشنی مەسەلەن توێ گاد ئۆف وار بینیە سەر پیسی بێگومان سۆنی داوای پارەیەکی خەیاڵی دەکات یاخود ئەنی ئەو قسەیمانەوەی کەم ناینم لۆیش داوای پارێکی زۆر دەکەی خۆ ڕازی نابێت هەرچەندە دەیزگۆن دەست هاتە پیسی هۆرایزن هاتە پیسی دێستراندینگ هاتە پیسی ئەکەی بنەوە یاری دیکەش دێ بەڵام ئایا گاد ئۆف وار لاست ئۆف ئەس ئەو یاری زەخمانە ئەنچارتد ئەوانە دێن نان باوەڕ ناکەم وەکو خۆم باوەڕ ناکەم چەندە حەز دەکەم بێ بەڵام لەوانەشە نێرە بەڵێ سۆنی تۆزە پلیستیشن ڕێگەشتانم دەفرۆشێت کە ویشێ بکە لە پلیستیشنی دەکڕێت پیسێکی دەکڕی هەموو ئەکسبۆکس پێ دەکەی هەم پلیستیشنی پێ دەکەی کاتە فرۆشی پلیستیشن دەبی دابەزی بێمەسەر یوبیسۆفت وەزعی باش نییە بەڕاستی خۆم یوبیسۆفتم خۆش دێ یاریەکانی ئەساسن لەو ماوەی زۆر ئاشنایان بوومەوە خۆشە یاریەکانی ئەساسم زۆر ڕالەیە فارکرای عاشقیمە دیڤیژن یەکە لە خۆشترین یاریە تەقیکەرەکانم یوبیسۆفت تقریبا لە خۆی تێک دەدا و زەرێکی گەورەش دەکات بە بڕوای من کە نەفەرێک وەکو تۆزێک لە ڤیدیۆگەیمی شارەزامە تۆزێک زۆر نا یوبیسۆفت لە هەفتەی ڕابردوو ڕاگەیاندکەوە هەوڵ دەدەن زیاتر ئەو یاریانە بڵاوکەنەوە کە فری تو پلی وەکو فۆرتنایت و ئەیپێکسێ کە یاریەکە بە بەلاشە گەیمەر داڵۆنی دەکا بەڵام لە ناو یاریەکەی پارەسەر دەکا سکینی دەکری باتڵ پاسی دەکری ئەوشتانم واتە دەیەوێت یاریەکی وەکو فۆرتنایت و پابجی مۆبایل و ئەوانە بڵاو کاتەوە لەسەر کۆنسۆڵ و پیسی وانە بەڵام کواڵەتی بەرزبی بە قسەی خۆی دەڵێت کواڵەتیان دەمانێت بەرزبی بەڵام لەناو یاریەکە قازانجدارایی بکەن واتە یوبیسۆفت دەیەوێت لە بڵاوکردنەوەی یاری تەبیعی 60 دلاری 70 دلاری دوور کەوتەوە یاری بەخۆڕایی بڵاوکاتەوە کە پێم وایە زەرەرێکی یەکجار گەورە دەکات بە خۆی وە گەیمەرانی زۆر بە نێگەتیفی وەڵامیان دایەتەوە تاوەکو ئێستا هیچ گەیمەرێک ڕازی
ئاساسینیە لەگەڵ بڕیاری یوبیسۆفتی یعنی بینە پێشچاوت ئەساسنی داهاتوو بە خۆڕایی بی جلو بەرگشتەکان بە پارە بکڕی ئەکید بن لەوەی گرنگی بە چیرۆک نادرێت ئەو کاتێک کە ئەو شتە ڕوودەدا فۆرتنایت چیرۆکەی ڕاستە ئیڤنتی هەیە لەو ئیڤنتانە چیرۆک وشتی هەیە لە ناو دنیای یاریەکە شتەکان بە چیرۆکە بەڵام وەکو ستۆری سینگل پلەیەر نییە گەیمەرانی سینگل پلەیەر یەکە چوچی خۆم هەموو کاتێک دژی ئەو بڕیارەیە منۆ خۆم دژی ئەو بڕیارێمە لە تویتەر لە هەموو شوێنێک دژی ئەو بڕیارە ڕاوەستایمە و ڕێی خۆشم دەربڕیە بەرامبەر یوبیسۆفتی و ئەنگۆش هیوادارم وا بیر نەکەنەوە یاریێک بە خۆڕایی بی یاریێکی باشە فۆرتنایت بە خۆڕاییە بەڵام معنایەوە نیە یاریێکی زۆر باشە وەکو یەکێکە لە خراپترین یاریەکان لە ڕوویەوەی کەوا بزنسی ڤیدیۆ گەیمی تەواو گۆڕی کە پێمان ناخۆشە وەکو گەیمەرانی سینگل پلەیەر و گەیمەرانی ستۆری حەز دەکەین سیدێکی بکڕین بە $6 بە $7 جێمانە نییە بەڵام کە سیدەکەی دەخەمە ناوی پێویستی بە ئینتەرنێت نەبی پێیشی پێ بقەی ناکە بەڵام داوای پارەی زیاتر نەکە دانیشم چیرۆکەی خۆش ببڕم نەک ئەمن یاریێک بە خۆڕایی داوڵ دیکەم بەڵام لەو ئەوی مودعە لە یاریەکەی بکەم دەبی پارە لە جلو بەرگشت سەر بکەم کە قازان زیان زیاتر ڕاستە و کۆمپانیەکان بەڵام بەعام گرنگی بە چیرۆک نادرێت گرنگی بە کواڵیتی هەموو شتێک نادرێت بڕیارێکی سەقەتە یەکەم یاریشیان بەو شێوازە ئەپدێتێکی نوێ دەبی لە بۆ یاری دیڤیژنی بەناوی هارتلاین کە فری تو پڵێ واتە یاریێکی بە خۆڕاییە داوڵۆندی دەکەی بەڵام باتڵ پاس و ئەو شتانەی دەبیتن کە پێم ناخۆشە بەڕاست دەمێ ڕێنگۆ بگرم پێتان وایە بڕیارێکی باشە یوبیسۆفت دەیدا یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن بێمە سەر GTA 5 هاوڕێیان چەند گەنجێک هەڵساینە بە فەرمی و بە جوانی یاری GTA 5 ریمەک دەکەنەوە بەبێ ئەوەی کەوە ڕۆکستار بڵێ باشە یاخود خراپە ئەسڵان حساب لە بۆ ڕۆکستاری ناکەن کار ئەسڵان حساب لە بۆ ڕۆکستار کاکەوا دێم ئەسڵان حساب لە بۆ ڕۆکستاری ناکەن کە پێم سەیری لە بەرەوەی هەموو کاتێک یەکە گوستی یاری GTA 5 ڕیماستەر بکە یا مۆدەی وا بڵاو کاتەوە بەناوی ڕیمەیکی ڕۆکستار یەکسەر ئەو مۆدەی داخستیە بەڵام تاوە کوێستا ڕۆکستار قسەی نەکردی کە پێمان سەیرە لێش دەڵێن بە فەرمیە لە بەرەوەی کابرا بە فەرمیوە خەریکە ڕۆکستار چی نەکردێ پێمان سەیرە ئەو مۆدەست چییە مۆدەک نی تقریبا وەکو یاریەک دەبی هاوڕێ نەسە پیسی بەردەست دەبی لەسەر کۆنسۆڵی نا چی کردێ و کابرایە هەندێک وێنەی ڕاستەقینەی ناو شاری لۆس ئانجلسی وەروە وێنەی شەقام و تێکچەری شەقام و سیارە و تایە و ئاسمان وەشتانی هینەیە لەگەڵ ئاسێتەکە یاخود لەگەڵ ئەو کەرستانی ناو یاری GTA بەردەستە وێنانێ بناوی بەردەستە ریپلیسی کردیا بە وێنەی ڕاستەقینە یاریەکە بوویتە فۆتۆ ریۆلیزم واتە زۆر لە ڕاستی دەچی تەنانەت بڵێ ڕاستیە لەبەرەوەی وەکو فیلمەکە هەموو وێنەکان ڕاستەقینە بەڵام ناو یاریەک دانرێ کەشتەشی یەکجار سەرنجا کێشە هاوڕێیان ئەگەر ئەوە بڵاو ببتەوە ڕۆکستار لێ بگەڕێ بە فەرمی یاری GTA 5 ریمێک دەکرێتن و هیواداریشم ئەو کارە ئەنجام بدرێت هەواڵێکی خۆش لە بۆ ئەو گەیمەرانی یاری Resident Evil Villageیان تەماشا کرد یاخود کریان یاریەکە زیاتر لە 3 ملیۆن کۆپی لێفرۆشە لە هەفتەی یەکەمین کە ژمارەیەکی یەکجار زۆرە لە بۆ کاپکۆمی لە بۆ یاریی Resident Evil نوێ دڵخۆشم خۆشحاڵم دڵگەرمم دەبینم گەیمەران پشتگیری لەو یاریە دەکەن یاریی بەڕاستی ناوازە بوو من تاوە کوێسە زۆر عاشقی یاریەکان Resident Evil نەبوومە بەڵام ئەو جارە تقریبا لەگەڵ ئەو چیرۆکی یاخود کۆتاییەکەی وای لێ کردم تۆزێک عاشقی یاریەکە بم و ئێستا حەز دەکەم بەڕاستی بچم Resident Evil 7 دووبارە تەواوکەمەوە یاخود تەماشام کردی نەکردی بە تەواوەتی دەبیچم بکەم بە تەواوەتی و پێدا دێم Resident Evil 6 دەکەم 5 دەکەم 4 دەکەم 3 دەکەم ریمێکەکەی دووش دەکەمەوە ریمێکە کە دووم کردبوو وەروە Resident Evil 1 Resident Evil ئاسایی و Resident Evil 0 کۆد ڤیرۆنیکا نازانم هەر هەمووی تەواو دەکەمەوە عاشقی ئەو یاریەمان چێ ئەو یاری کڕیە پارەی پێدایەت کا دەکەم لە کۆمنت بۆ چوونی خۆی بنووسی تقریبانەوە هەواڵ نییە هاوڕێیان بەڵام کەسێک لە یوتیوبی ڤیددیویەکی بڵاو کردەوە کە یاری Red Dead Redemption 2 لەسەر پیسی تاقی دەکاتەوە بە گرافیک کارتێکی بەرزی 3090 و یاریەکە بە کواڵەتی 8K goddamn K تقریبا دەتوانین بڵێن کاتێک ئەو ڤیددیوی دەبینی بە کواڵەتی 4K یاکوتەشکەرسەندا ئەو ڤیددیوی من 1000 وەشتەیە زۆر تامی لێ وەرناگری بەڵام لینکی ئەو ڤیددیو لە دیسکریپشندا دەنێم بڕۆن سەیری بکەن ئەو ڤیددیوە بە کواڵەتی 4K یاخود 8K لە تەلەڤیزۆنەکەی ماڵەوە سەیری بکەی باوەڕکە دەڵێ ڕاستەقینەیە یعنی مەحاڵە بڵێ ئەوە ڕاستی نییە بێکەش نیشان بدەیت سکرینشۆتێکم کرد سکرینشۆتێکی 4Kەکەیم کرد بە هاوڕێکی خۆم نیشاندا دار و درەختەکەی وتم وێنێ چون تۆ لە ئینتەرنێت کە دا دەختی ڕاستەقینە بوو بەرامبەر یەکم داناوتم ئایا دەزانین چی هەنیان ڕاستی چی هەنیان گەیمە وتی نازانم بەبەری زۆر بەڕاستی دەچی بە کواڵەتی 4K و 8Kەکەی سەیری بکەی مەحاڵە لەگەڵ ئەوەی لێچی بکەیتەوە کاتە بەتایبەت کاتێکەوە ڕێی ترێسینگەکە پێ دەبی لایتینگ پێ دەبیتن و تەواوی دنیایەکە ئەو ڕەنگە جوانە دادەپۆشرێ و ڕێی ترێسینگیش خۆی بکە یعنی کاتێک ئەو ڤیددیوەم دیت بە کواڵەتی 4K وتم گاردەیم گەیشتنە چ مەرحەلەکی لێژەم دنیای ڤیددیۆگەی مۆندە خۆش دێ بەڕاستی کۆمپانیای EA کۆنفرانسی EA Play ئەنجام دەدا لە مانجی 7 ئەو ساڵ و تێیدا ئەکید بنەوە یاری FIFA 22 ئاشکرا دەکرێن کە جێگەی سپرایز نییە وەروە هەچەند یاریی نوێش ئاشکرا دەکەن کەوا پێمان وابوو لە مانجی 6 EA و بەڵام لە مانجی 6 یاری Battlefield 6
نوێ یاخود باتڵفیلدی نوێ ئاشا دەکرێت واتە مانجی 6 باتڵفیلدی نوێە بەڵام مانجی حەب لەوانەیە EA فیفا 22 بۆچە پیسەکانی خۆی کەیف پێێنم ساڵی هەماشتە دووبارە بەگەیمەران دەفرۆشنەوە شتێکی جیاواز ناکەن ئەو یاریانە دووبارە بڵاو دەکەن کە لە مهم نیە بەڕاست ئیلاگە یاریێکی نوێی چڕۆکی بێتن رام گرنگ دەبێت ناو یاریانە دوو کارکتەریش لە بۆ یاری وارزۆنی زیاد دەکرێت کێکە چەند بێگومان ڕامبۆیە ئەوی دیکەشیان جۆن مکڵینە بۆ کوسکین بەردەست دەبە هەر شکلیان تۆزێک تەبیعی نییە نازەمەزەوە سکرینشۆتانە لیک کرێواتە دزەی پێکرێ بەڵام ئەوە شکلیان دەبیتر لەناو وارزۆنی بۆ کارکتە بەردەست دەی بەدە دۆلاری تانی بیان کڕی کاتەکە بڵاو کرایەوە کە پێتان بڵێم کە ژنێ بڵاو دەکرێتەوە هاوڕێن یاری ماسە فێکس بڵاو کرایەوە هێشتا بەرەستم نەگەیشتێ وەختی شێت نەیبسمە بازاری ئەو یاریە بینم هەرچەندە بەڵای لە بۆتان ناکەم داوای بردن دەکەم لەبەرەوەی ئەو یاریەکە لە زۆرە نزیکی 3 بەشە هەر بەشی 30 ساعاتە دەکات نزیکی 90 ساعات بەڵام بە خۆم حەزم لێ تاقیکەمەوە لەبەرەوەی یاریەکەی ماسە فێکسی نازدارن ئێستا کواڵیتیان بەرز کرایتەوە لەسەم پلەیستیشنەکان و هەموو ئەکسبۆکسەکان و پیسی ئۆشتان هەمووی بەردەست دەبێتن یاری گۆست ڕەنەر بەشی دووەم ئاشکرا کرا کە گۆست ڕەنەر بەشی یەکەم نەکرێتەوە کێستا بەڵام هەندێک لە گەیم پلەیەکەم تەماشا کردیە نازانم زۆر ستایلی من نییە و یاری کامری کەسی یەکەم تۆزەکەم حەز ناکەم کامری کەسی یەکەم بی لەو جۆرە ستایلانە پێم وابوو کەس سێم بە لەو یاری جوانتر دەبوو بە بڕوای من ئەوە خەنعەتی خۆمە بەڵام من دەزانم من پەرپێدەری یاری نیمە نازانم بەستەکەیان چیە بەڵام من وەک خۆم زۆر سەنجڕایەن شەمەوی بەشی یەکەمی گۆست ڕەنەری دوێ تاوە کوێستە نەم کردیە بەڵام بەشی دومی بە فەرمیێسە لە بەرمێنانە بۆ کەسانی کە حەز دەکەن بەشی دومیان جا بدەن بێبەسەر هەواڵی فیلم و سینەما بەشی دومی فیلمی سوساید سکواد یاخود ئەو فیلمە نوێی The Suicide Squad بە فەرمی ئێستا دەزانکەوە ئاڕێتیدا واتە بۆ سەری هەژ ساڵانە ترێلەکەش نووسرا بۆ ئاڕێتە بەڵام ئێستا بە فەرمی ئەو فیلمە لە بۆ سەری هەژ ساڵانە کە پێم خۆشە حەزم دەکرد یاری فیلمەکانی Guardians of the Galaxy هەر سەری هەژ ساڵان بە چکە ئەو ستایلە تقریبا نزیکە لەوی لەبەرەوەی هەمان دەرهێنەرن کە جیمز گەن تقریبا وتی ئەو فیلمە بۆ سەری هەژ ساڵانە جوێنی تێدایە کوشتنبڕینی تێدایە خوێنی زۆر تێدایە کە من پێم خۆشە حەزم شتانە کابراکە مێشکل تەواو نییە من حەزم خینی بینم حەزم کوشتنبڕینی بینم مێشکل تەواو نییە نا کابراایکی تەبیعی نیمە نامن نازم لۆ هەمە بەڵام ئەو هەمە کە ئەو فیلمە بڕیارە و ساڵ بڵاو بکرێتەوە هیوادارم فیلمێکی زۆر نازدار لەبەرەوەی جۆن سینا تێدایە You Can't See Me لەبەرەوەی نییە بەڵام حەز دەکەم فیلمێکی خۆشەرسی هاوڕێیان دەیڤ پاتیستاش وتی دەیڤ پاتیستا وتی زۆر دەترسێم لەوەی بەشداری لە فیلمی نایڤز ئاوت بەشی دووەم ئەگەر نازانم فیلمی نایڤز ئاوت بینیوە یاخودە نایڤز ئاوت فیلمێکی زۆر توندی لێکۆڵینەوەی لێکۆڵەری پڕنهێنی دۆزینەوەی بکوژەک بوو لە ناو خانەوادەچی کە ڕێز عایلەکەی کوشتە شەش لە بابەتەی بۆ دانیل کریگ ڕۆلی پاڵەوانی دەجێڕا بێگومان جیمز بۆند کە لێکوانە پۆلیس بوو لێکۆڵەر بوو فیلمێکی زۆر نازدا بوو کریز ئێڤانس تێدا بۆ تا کاپتن ئەمریکا ئەکتەری زۆر باش تێدا بوو ئەو جارە لە بەشی دووەم دەیڤ پاتیستاش تێدا کە زۆرم خۆش دەبێت The Animal دەیڤ پاتیستا لە WWE بوو کاتی خۆی زۆرم خۆش دەویست ئێستا لەو فیلمەش بەشدارە کە دڵی دەترسێم لێی لەبەر سێ لەبەرەوەی ئەو ستافی ئەو فیلمەی زۆر ڕاقینە دەبین وانەکەی وان بەقەدر وام هێرسن دەیڤ پاتیستا لە گاردیانزی زۆر باش بوو لە بڵید ڕەنەر 2009 باش بوو ئەو زارش بێگومانم لەوەی زۆر باشە وەروانە فیلمی Army of the Dead کە بڕیارە لە ڕۆژی هەینی بڵاو بکرێتەوە فیلمێکی نوێی زاک سنایدەرە کە نازدار دیارە و فیلمی زۆمبیە بە فەرمی بەشی دومی فیلمی سۆنیک وێنەگرتنی کۆتایی پێهات بەشی یەکەمی سۆنیک کە نازانم دیدی یاخود نە من زۆرم بەدڵ بوو سۆنیک کە لە بەناوبانگترین کارکتەری سێگایە یەکە لە بەناوبانگترین کارکتەرەکانی ڤیدیۆگەیم فیلمەکەشی زۆر بەدڵ بوو ناتوانم بڵێم باشترین فیلمی ڤیدیۆگەیمە کە لە ڤیدیۆگەی وەرجیرای بەڵام فیلمەکەی زۆر متعەم لێ بینی هەرچەندە لەبەرەوەی کە من کاتی خۆی لەگەڵ سۆنیکی گەورەی من کارکتەری منداڵیمە بەڵام فیلمەکەم بەدڵ بوو نازانم چێ فیلمەکەی بینیوە یاخودنا بەڵام ئێستا بە فەرمی بەشی دومی وێنەگرتنی کۆتایی بێت ساڵی داهاتووی ئینشاڵڵا سۆنیک 2 دەبینینە سینەماکان ئێستا کاتی بەخشینی $10 بۆ ئێوەی خۆشەویست هەفتەی ڕابردووتم هەر کەسێک سبسکرایب بکات لایکی ڤیدیۆی بکە کۆمنت بنووسی $10 دەباتەوە کاکە علی هەرسێکی کردیا سوپاسی دەکەم لە بۆ ئەوەی هەرسێکی کردیا لە تیر و پشکەکە ناوی دەرچوو وا پێتان دەڵێم هاوڕێیان ئێستا ناینگۆش دەردەچیتن ئاسانە بڕۆن ئەو سێشتەی بلو بکە ئەو سێشت ئاسانە سبسکرایب دەگری لایکی ڤیدیۆ دەکەی کۆمنت دەنووسی چەناڵی ژیر $10 دەبەخشینە ئێوەی خۆشەویست تاوەکو سوودی لێوە بگرن جا کاکە علی ئاگاداری کۆمنتەکەی خۆت بە ریپلی لە بۆ دەکەم و ئەکاونتی ئینستاگرامش بەتاڵ ئەکاونتی فیسبوکیان لێوە دەگرەوە بتوان $10 لە بۆ بنێرم بە فاست پێی جا لە خۆت لە گوگل سەرفی دەکەی لە ئەپڵ لە iOS سەرفی دەکەی لە پلیستیشن لە هەر شوێنێک ژیر $10 دەکاتە دیاری لە بۆتان هاوڕیان خۆشم دەبێن دانە بەدەدەنا سوود لەو پارەیە وەربگرن و وەک خۆم بەڕاستی بەخشین ئەو پارەیە لە بۆ بەرزکردنەوەی ئەکتیڤی چەناڵ ڕاستە ینی قسەی ناڕاست ناکەم ئەو مەبەستەکەیە بەڵام مەبەستی بنەوەی کە ئەو پارێت ناو بەرکەون لە ڕێگەی یوتیوبۆ تۆزەکی بەخشینەوە ئێوەی خۆشەویست بە $10 بین هیوادارم سوودی لێوە بگرن ڕێز خۆشەویستین قوڵ بکەن تا ڤیدیۆیەکی دیکە تکات دەکەم سەری هەم ڤیدیۆکان ئەکتیڤ چەناڵمان زۆر دابەزیێت تکات دەکەم هەر ڤیدیۆکم بڵاو کردەوە سێترکەش بیسەری بکەیت سپاس نەدەکەم لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی
ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاستلینک تەنیا 12,000 دیینارە لەگەڵ 5 جگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاستلینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم.